فیەکی دابانێ بە سووریان چۆن بڵێن کوردستان بوونی نییە. وتم چیت کردووە وتی ڕسم ئاڵای کوردستانم کێشتووە. وڵا ئیمڕۆ چوومە قوتابخانە لە کاتی تاقیکردنەوە پێشەوەی بچمە ناوە مدیر وەستا بوو منی دەرکرد. وتی تو دوێنێ ئاڵای کوردستان کێشاوە لە وانەی هونەر. وەڵا منیش وتی ئەو خۆی بیدایەتی هێرچیەکە کێشتن زۆر ئاسایە. چی وێنێکە کێشتن ئاسایە کێشەمان نییە. ئاڵای کوردستانم کێشا ئیمڕۆ چوو سێرەکەم قامەدا ئاڵێ بۆ ئاڵای کوردستان کێشاوە. قوتابخانەی ئەهلیان حکومیە. ئەهلیە. باشە. دواتر چی نووسی لەسەری؟ وەڵا فیەکی دابان وێنەکەمە فیەکی دابانێ بە سووریان چۆن بڵێن کوردستان بوونی نییە بەڵام من زۆر پێم ناخۆش بوو حتا قسەمش پێیان کرد کە شتم بینی زۆر پێم ناخۆش بوو. توزیان لەوەی بەس ئاڵاکەت دروست کردی بوو وێنە کێشا و چیت کرد لەسەری نووسی بوو؟ لەسەری بەس نووسی بووم کوردستان. بەزۆر نووسی بوو؟ بەڵێ بە ئینگلیزی. باشە لەگەڵ بەڕێوەبەرەکەی قسەت نەکرد؟ قسەمان کرد گوێ پێمان نادا ئەمای قاودا چەند جار ڕۆیشتی من و براکەمیش برد هەر فایدەی نەبوو. چ نەتوەیەکە مامۆستاکە؟ عارەبە. باشە چ کەسێکی لەگەڵی قسەی کرد و گەیشت بە چۆ ئەو کێشەیە چارەسەر نەکرا؟ وەڵایی ئەڵێن چارەسەر کراوە منیش زۆر سوپاسیانەکەم بۆی چارەسەری کرد و زۆر سوپاسیەوەیشەکەم. چۆن پێی زانی کە کوڕەکەت بەو شێوەی ئەنجامەکەیان سفت کردووە و خەتی سوودیان لێ داوە؟ وەڵایی دوێکە ڕۆی ئیمتحانی کردو هاتەوە وتی دایە هونەرمانە بوو. وتم چیت کردووە وتی ڕسم ئاڵای کوردستانم کێشتووە. وتم باشەوە بێتە مشکلە بۆمان وتی نابێ. بەیانی ڕۆیش سێرەکەم تەلەفۆنیان بۆم کرد مدیرەکەی. تەلەفۆنێکی وتی دایک دیاری وتم بەڵێ. وتی بۆ کوڕەکەت شتێکی وای کردەوە وتمەوە چی بوو هەیە؟ یعنی بەکەیف خۆیەتی هەرچی یعنی وێنەیە بکێشێ. وتی نابێ و نازانم ئەو شتانە و تۆزی قسەی کرد منیش تووڕە مۆبایلەکەم قفڵ کرد تەلەفۆن بۆ خۆی کردەوە. وتم مەسەلە چییە؟ وتی دایە لە بەردەم دەرگای مەکتەبەکە و ڕاوەستاوی نایلم بڕۆینە ژوورەوە. لەسەر چی لەسەر ئەو ئاڵایە. وەڵا وتم کوڕم بێرەوە دەمەقاڵێ ئەو شتانە لەگەلیانە مەکە بێرەوە بۆ ماڵەوە. ئەیتر هاتەوە براکەی برد و ڕۆی وتی دایە ڕۆیمە بۆ لای مدیرەکە قسەم لەگەلیانە کردیە. وتێتی بابێ داوای لێبردنمان لێ بکا کە ئەو پیتەش نووسراوە لەسەری ئەم ئەڵێ من نەم کردووە. ئەوان وتیانە نووسانیەتی نازانوت چی نووسیوە. چێشت نووسناویدایە؟ یعیش و دەولە کوردی ئەمەیان نووسیوە. وتم ئەمەش ئێمە نییە نەی کردووە کوڕەکە. وتی باوتیان ئەمایەوە کردوێتی. ئێمە فەسڵیەکەین. ئەی چۆن ئەم لاولا وتی فەسڵیەکەین لە هیچ قوتابخانەیە شتێکی تر یعنی نەبێ هەڵیگرن. وتم فایل و ئەوراقان بهێنایەوە وتی نەیداوە پێم وتێتی بڕۆ دوای ئیمتحانی وای ساڵ وەرەوە ئەوراقانشی بەرەوە مدیرەکە. هەنی کینەکە هەر ئەوە نەبوو. هاتەوە چیان لەگەڵ بڵێم. بەڕاستی یعنی زۆر پێم ناخۆش بوو. قاویان داوە لەسەر وێنەیەکی ئاڵای کوردستان. گەیشت بە چوو کێشەکەتان؟ وەڵای ئێستەوە تا الحەمدلله مای ئەڵێ حەلیەکەن. پشکۆ ئەمە خۆی تر بگەڕێتەوە دەوامەکەی خۆی بکە. چکەوە نیوەی ساڵەکە تەواو. ئەوتی ناڕۆم وتم هەر چۆنەبێ بەیانی خۆمە ڕۆم حوڵێکی بووە دەم بەشک بیگەڕێنەوە. تر نیوەڕۆ کچەکە بەڵاوێەوە کردی کەناڵەکان هاتن. باش بوو الحەمدلله و شکر. بەشک و بگەڕێتەوە سەردەوامەکەی خۆی بکە. پێم وابێت وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان بەڵێنێکی پێتان داوشتیوە هەیە؟ چەند ڕاستەوە؟ وەڵاهی تەلەفۆنی کرد بۆ خۆم ئێستاکە. وتی خۆم یعنی مەسرف ئەو ساڵشی ئەیدەم. ئەی هین یەکەم بۆتان وتم ئێمە منۆتم ماڵتان ئاوا بێ. چکە لەبەرەوە ڕاستی من باوکی معاشی نییە. تەقاعدێکی دایکم باوکم هەڵەگرم 400,000 بەخۆ خۆمان 9 سەرخێزانین لە ماڵەوە. وەڵا یعنی مەعیشەتمان لەسەرەوەیە. الحەمدلله و شکر خوا نەیبڕێ باشە لەخوا بەزیابێ. بەس وەزیری پەروەردە وتی خۆم مەسرفمە قوتابخانەکەی ئەدەم. مەمنونتانم و مەمنون ئەوانیشم زۆر.